بەڵێ بەڕێزان بۆ گەیاندنی هەواڵ و زانیاری زیاتر دەربارەی بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق و هەروەها سەبارەت بە هەڵبژاردننی دەستنیشانکردنی حەیدەر عەبادی بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق لە ڕووماڵێکی تایبەتدا لەگەڵتان دەبین و بەردەوامین لە گفتوگۆکردن و زانیاری زیاتر گەیاندنی بە ئێوەی بەڕێز. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر هەڵوێستی حکوومەتی ئێران لەسەر بارودۆخی هەرێم و هەڵبژاردننی دەستنیشانکردن و هەڵبژاردننی حەیدەر عەبادی بۆ پێکهێنانی حکوومەت نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێم با شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک نازم ئەم کاتت باش و ئەگەر پێمان بڵێیت لە ئێستادا هەڵوێستی ڕەسمی حکوومەتی ئێران دەربارەی بارودۆخی هەرێم و هەروەها ڕاستپاردنی حەیدەر عەبادی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق چییە؟ هەموو کاتێکتان باش هەر سەرکەوتوو بن. دیارە لە ڕاستیدا ئێمە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆژەوە کە لە پەیوەندیداین لەگەر کۆماری ئیسلامی ئێرانی نوێنەرایەتیمان هەیە لە هەموو قۆناغە جیاجیەکان و بە تایبەتی لە کاتی پێویستە کۆماری ئیسلامی ئێرانی ڕۆڵی خۆی دیوە بۆ جێبەجێکردنی ئەو هاوپەیمانی دۆستایەتەیە کە لەگەر هەرێمی کوردستان هەیبووە و باشترین دەلیلیش لەو دوایەدا کە دوێنێ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی لە نامەیەکی سوپاسنامە کە ئاراستەی سەرۆک کۆماری ئێرانی کردیە و ناوەڕۆکی نامەکە کە هەر لای خۆشتانەوە خوێندرابێتەوە دەلیلێکە بۆ ئەوەی کۆماری ئیسلامی ئێرانی هەڵوێستێکی دۆستانەی نواندووە لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەر تیرۆریستان و هەروەها بۆ هاوکاری مرۆیەکان و ئەوەی کە پێویستە لە کاتی پێویستە حکوومەت پێویستی بێ. ئەمە لەلایەکی تریشەوە هەر لە دوای هەڵبژاردننی جەنابی حەیدەر عەبادی بۆ پۆستی دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان و پێکهێنانی بۆرە پێکهێنانی حکوومەتی عێراقدا دیارە دەست بەجێ کۆماری ئیسلامی ئێرانیش پشتیوانی خۆی دەربڕی بۆ ئەم کاندیدکردنەوە لە هەمان کاتیشدا ناوینە بە پرۆسەیەک و هەنگاوێکی دەستوری و یاسایی و ئومێدی خواست کە عێراق بتوانێت لەو عەزمەیە کە ئێستا تێدا لەو ئاریشەیە کە ئێستا تێدا هەیە دەربچێ و لە ئایندەیەکی نزیکە بتواندرێت حکوومەتی عێراقی پێگەێنرێ وەزیری دەرەوەش گوێمان لێبوو کە ئەویش عینیشت داوای کرد کە هەرچی زووە قەلە بکرێت لە پێکهێنانی حکوومەتی عێراقیدا. بەڵێ کاک نازم باست لەوە کرد کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێم دەستخۆشی لە حکوومەتی ئێران کردووە. ئەگەر پێمان بڵی بۆچی مەسعود بارزانی سوپاسی ئێرانی کرد ئەو هەڵوێستانی ئێران چی بوو کە لەسەری سوپاسگوزاری وەرگرت لەلایەن سەرۆکی هەرێمەوە؟ دیارە کۆماری ئیسلامی ئێرانی لە سەرەتای دروستبوونی شۆرشی نوێی کوردستان لە پەیوەندێکی باشدا بووە لەگەر هەموو لایەنە سیاسیەکان لە دواییشدا ڕۆڵی خۆی دیوە لە دروستکردنی پرۆسەی سیاسی عێراق و حتا پشتیوانیکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فیدرالیزمیدا و لە بوارە جیاجەکانیشا لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی ئاسایشی لە زۆر بوارەکانی ترا لە پەیوەندی و هاوکاریدا بووە و بەم ڕووداوای ئەخیریش کە داعشی تیرۆریست لە کوردستان حملەی کرد و هێرشی کرد و هەندی شوێنی گرت لە پەیوەندیەکاندا کۆماری ئیسلامی ئێرانی وەکو هەموو وڵاتانی تر و دەتوانم بڵێم لە پێشتریش هەوڵیدا کە ئامادەی دەربڕی بۆ هاوکاریکردن و دابینکردنی پێداویستیەکان. دیارە خۆشتان ئاگادارن کە هەر لە سەرەتاوە جەنابی کاک نێچیروان بارزانی وەکو سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی شاندێکەوە هاتن بە کۆماری ئیسلامی ئێرانی لێرە تاکید کراوە کە لە کاتی پێویستە هەموو ئامادەیەکیان هەیە بۆ هاوکاریکردن و ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان و داعشیەکان لە عێراق و لە هەرێمی کوردستانە. دیارە ئەم هەڵوێستانە شایستەی ئەوە بووە کە جەنابی کاک مەسعودیش وەکو سەرۆکی هەرێمی کوردستان وەکو چۆن سوپاسی وڵاتانی تریان کرد دوی دراوسێ کرد دیارە ئێرانی شایستەی ئەوە بوو کە بە
بە نامەیەکی وە سوپاسنامەی بۆ بێت و سوپاسی هاوکاری و بەدەنگە چونەوەکانی کۆماری ئیسلامی ئێرانی بکرێت. بەڵێ کاک نازم باز لەواکرێ پشتیوانیکردنی حکوومەتی ئێران بۆ ڕژێمەکەی بەشار ئەسەد بووە هۆی دروستبوونی گروپە چەکدارەکان ڕای ئێوە لەو بارەیەوە چییە؟ من پێم وایە باشتان مەسەلەکە نەخوێندێتەوە بەعکسەوە پشتیوانیکردنی کۆماری ئیسلامی ئێرانی لە بەشار ئەسەد نەبوو بەهۆی پەرەسەندنی داعش بەڵکو پشتیوانەکەی بۆ ئەوەی بوو کە بەرەنگاری داعش و ترۆریستان بێتەوە و ئێمە لە نزیکەوە ئاگاداری ئەو بەرنامە بووین و داواشیان کردووە کە هەموو لایەکمان پێکەوە بیر لەوە بکەینەوە شەڕی داعش لە سووریای بکرێت باشتر لەوەی ڕێگا بدرێ بێتە هەرێمی کوردستان. بەڵێ کاک نازم گوێت لێمانە؟ باڵێ فەرموو. کاک نازم بەپێی زانیاریەکان هێزەکانی ڕۆژهەڵات پاشەکشیان کرد لە بەرگریکردن ئێوە تا چەندە ئاگاداری ئەمەن؟ من ئاگاداری ئەوە نیم چ هێزێک پاشەکشێ کردێت چ هێزێکیش بەردەوام بووە بەڵام ئاگادار بوون لە ڕاگەیاندنەکاندا و لێرەش لە کۆڕ و دانیشتەکانیژە باز لەوە کراوە شتێک کە جێگای دڵخۆشی بووە لە هەرێمی کوردستان کە ئەوڕۆکە هەموو هێز و لاەنە سیاسەکان لە هەموو لایەکەوە بەدەنگ بانگەوازی خەڵکی کوردستانی عراقەوە چوون و ڕویان لە سەنگەرەکانی بەرگریکردن کردیە لەو ئەزمونەی کە ئێستا لە هەرێمی کوردستان. بەڵێ کاک نازم باس لەوە ئەکرێ کە ڕاستپاردنی ئێران باسی لەوە کردووە کە ڕاستپاردنی عەبادی بۆ پێکهێنانی حکوومەت دەستوریە واتە پشتگیری لە ڕاستپاردنی عەبادیە کات هۆکار چی بووە کە وای لە ئێران کردووە کە لە 2 خولی پێشوودا پشتگیری لە مالیکیە کرد بەڵام لە ئێستادا پشتگیری لە مالیکی نەکرد بۆ هەڵبژاردنەوەی بۆ خولی سێمی پێکهێنانی حکوومەت. ئەگەر لە بیرتانبی لە خولی یەکەم و دووەمیشە دیارە لە خولی یەکەمیان بەڕێزامەندی هەموو لایەک بوو لە دوای ئەوەی کە ئێمە ناڕازایی خۆمان دەربری لەسەر دکتۆر ئیبراهیم جعفەری ئەوە بوو لە جێگای دکتۆر ئیبراهیم جعفەری مالیکی هات دیارە دوای ئەوەی کە کێشەکان دروست بوو پێم وایە ئێرانیش تا حدێک ڕۆڵی خۆی دی بوو بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام ئێستا خۆمان وازیاتر بۆمان دەردەکەوێت کە جنابی ئاغای مالیکی ئەوەندەی پابندی کورسیەکەیتی ئەوەندە پابندی بەرژەوەندەکانی گەلی عراق و پەیوەندەکانی هەمولایەک نەبووە ئەوە تا لە کاتێکدا کە حەیدەر عەبادی هەڵدەبژێردرێ ئەو بە شێوەیەکی زۆر نادەسووریانەتر تەسەڕوف دەکە هەڵوێز وەردەگرێ دیارە کۆماری ئیسلامی ئێرانیش ئەو کاتێک کە پشتیوانی مالیکی کرد و ئێساش کە پشتیوانی ئاغای جەنابی عەبادی دەکات لەسەر ئەساسی ئەوەیە کە کاندیدی هاوپەیمانی شیعەیە لە عێراق ئەو لە کاتی خۆشییا پێش ئێساش ممکنە خۆشم شتێک بووم لەوانە ڕێی ئێرانم وا باس کردبێت کە ئێران پشتیوانی لە کەس ناکە بە ئەندازەوەی پشتیوانی لە یەکێک دەکا کە ئیجماعی شیعەی لەسەر بێ یاخود زۆرینەی شیعەی لەسەر بێ و هەر کەسێک شیعە لە عێراقا هەڵی بژار بۆ کاندیدی پێکێنانی حکوومەتی عراقی بە تاکید ئێران پشتیوانی دەکات هەر بەو دەلیلش دوێنێ بە دقیقەی لە خولەکەی یەکەم بڕیاردرا ئەو بێ لێپرسەوانی کۆماری ئیسلامی ئێرانی پشتیوانی خۆیان دەربڕی بۆ ئاغای عەبادی. بەڵێ کاک نازم ئەگەر باز لە پشتیوانی هێزەکان بکەینەوانێ وەک دەزانین هێزەکانی ڕۆژهەڵات لە ماوەی ڕابردوودا ویستیان پشتگیری هێزەکانی پێشمەرگە بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بەڵام باز لەواکرێکە لەلایەن قاسم سولەیمانیەوە داوایان لێکراوە کە هێزەکان بکشێنەوانی و پشتگیری نەکەن شەڕ دژی داعش نەکەن تۆ لەم بارەیەوە چ زانیاریەکەت هەیە؟ من باسم کرد هیچ زانیاریەکمان نییە لە ڕێگای نوێنەرایەتیەوە کە باسی ئەوە کرابێ چێ پشتیوانی بکە و چێ بەشداری بکە لە بەرەکان و چێ نەکات ئەم مەسەلەیە ئەکرێ ڕوبەڕووی بەرپرسانی هەرێمی کوردستان بکرێتەوە فەرماندەی هێزی پێشمەرگە بکرێتەوە کە ئایا وا بۆ یا بە پێچوانەوە. کاک نازم ئەگەر پێمان بڵێ هەڵوێستی ئێران لەسەر مەسەلەی ڕیفراندۆم و سەربەخۆیی هەرێمی کوردستان چییە؟
پێشتر باسمان لێوە کردووە کە کۆماری ئیسلامی ئێرانی ڕسمەن ئیعلامی کرد کە لەگەر پاراستنی یەک پارچەی خاشی عێراق. واتە ئەگەر هەرێمی کوردستان هەنگاو بنێ بۆ ڕیفراندۆم و جیابوونەوەی لە عێراق پشتگیری ناکات؟ من گوتم هەڵوێستی ڕسمی کۆماری ئیسلامی ئێرانی ڕێزگرتنە لە بڕیار و ڕاستپاردەکانی عێراقی کوردی لە چوارچێوەی دەستوری عێراقیدا و ئەبێ هەموو پابند بن بەو دەستورە. خۆشتان ئاگاتان لەیە کە ئێستاکە ئێمە لە هەرێمی کوردستانەوە فراکسیۆنی پەرلەمانی عێراقی کوردستانی چۆتە بەغدا و سوێندی خواردووە کە یەکپارچەی خاچی عێراق بپارێزیت. دیارە ئەمە جێگای پێشوازیکردن بوو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانی و تاکیدیشان کردوەوە ئەوان لەگەر چارەسەرکردنی کێشەکانی عێراقن لەگەر پێکێنانی حکوومەتێکی بنکە فراوانن، حکوومەتێکی هاوبەشی هەمووان و حکوومەتێکیش ڕێز لە یاسا و دەستوری عێراق بگرێت. دیارە لە دەستوری عێراقیشدا هاتووە لە کاتێکە ئەگەر ڕێز لە مافەڕەواکان نەگیرێ و حکوومەتی شەراکەتی هاوبەشی هەمووان نەبێ ئەو کاتە کورد مافی چارێ خۆنووسینی هەیە ئەو کاتە ئەکرێ زیاتر بە دوای ئەوەدارچین خەڵک ڕێیچ. کاک نازم، حکوومەتی ئێران لە بڕیاری هاوکاریکردنی ڕژێمەکەی ئەسەدا ڕایگشتی ئەهلی سوننەی ڕازی نەکردووە یاخود ئەوان نیگەران بوون لە هاوکاریکردنی ئێران. پێدوانیە ئەمە هەڵەیەکی استراتیژی ئێرانە، ڕای تۆ لەم بارەیەوە چییە؟ من ڕام وایە ناکرێ هەموو کێشەیەک هەموو ڕووداوێک لە ناوچەکە لە سووریا لە عێراق هەمووی بەستینەوە یا بە سوننە یا بە کورد یا بە شیعە. لە ئێران سیاسەتێکی ئاشکرا و ڕوونی هەبووە لە ڕۆژی یەکەمە مەجموعەیەک بە ناوی داعش و بە ناوی جۆراوجۆر و لە بن پەرچەمی سوننە و وەهابیەت و سەلەفیەت کەوتنە دژایەتیکردنی بەشار ئەسەد. ئێمە گوتومانە لە بینی خراپ و خراپتر. دیارە لێرەش وەکو هاوپەیمانێک کە لە بینی کۆماری ئیسلامی ئێرانی و سووریا هەبووە لە ڕۆژی یەکەمەوە پشتیوانی لە ڕژێمەکەی بەشار ئەسەد کرد و نەشی هێش بڕوخێەوە بە دەریشکەوت و پێچوانش و ئەوانەی کەویستیان و شەرتیاندانەکە لە ماوەی مانجێکە دەڕوخێەوە بوو بە 3 ساڵ و نیو زیاتریش نەڕوخە. لەبەر ئەوە مەوزوعەکە ممشینە هەنگا و خەڵک و هێز و لایەن سیمدەش هەبوو بێ لەگەر ئەوە بۆ دژی داعش بن، دژی ئەو مەجموعەیە بن کە حسابی دژایەتی ئەو وەسعەتە ئێستا لە سووریا دەکەن یا بەم شێوەیە ڕوو ئیسلامی و هێزە سیاسیەکان ناشرین دەکەن. بۆیە من پێم وانە لەم لایەنەوە بتوانم هەموو شتێک لە جیاتی ئێران باز بکەم، بەڵام ئەوەی کە هەستی پێ دەکەم کۆماری ئیسلامی ئێرانی هەر لە سەرەتاوە نەیشاردەوە لە پشتیوانیکردنی لە بەشار ئەسەد سیاسەتێک بوو هەوڵی. بەڵێ کاک نازم، پێدوان نییە پشتیوانی تەواوی ئێران بۆ ڕژێمەکەی بەشار ئەسەد بووە هۆی ئەوەی کە نەڕوخێت لە کاتێکە زۆربەی دەوڵەتان لێی ناڕازین لە حکومڕانیکردنی؟ من بە دڵنیایە دەگەر ئێران نەبووە بەشار ئەسەد دەڕوخە. بەڵێ کاک نازم، سەبارەت بە ئەوەی کە باز لەواکرێ کە پێرێ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان نامەیەکی ئاڕاستەی ڕۆحانی کردووە، ئایا تو هیچ زانیاریەکت هەیە لەو بارەیەوە بۆ چ مەبەستێک بووە یاخود ناوەڕۆکی نامەکە چی تێدا بووە؟ هیچ زانیاریەکت هەیە لەو بارەیەوە بۆمان بخەیتە ڕوو؟ من پێم وایە بە جگە لەوەی کە بڵاوکراوە شتێکی تر نەبووەوە، هۆیەکەشی هەر ئەوە بووە لە ڕۆژی یەکەم کە داعش پەلاماری سنجار و ئەو ناوچانەیدا کۆماری ئیسلامی ئێرانی ئامادەی خۆی پیشاندا بۆ ئەوەی هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکات بۆ بەڕووبەڕووبوونەوەی تیرۆریستان و بە شێوەیەکی عەمەلیش و بە شێوەیەکی جددیش ئێران هەر لەو ڕۆژەوە دەستی بە پەیوەندی کرد و لە ڕێگای سەفارەت و لە ڕێگای قونسولگەریەکان و لە ڕێگای دام و دەستگە تایبەتیەکانەوە لە هەرێمی کوردستان لە پەیوەندیدا بوو لەگەر سەرۆکایەتی هەرێم و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و تا ئێستاش بە پێشم وایە هاوکاریە بەردەوامش دەبێت تا ئەو کاتێک عێراق لە نوێدا دەمەزرێتەوە تا
سنووریان بۆ دیاری دەکرێت یاخود ڕێگایان لێ ئەگیرێت بەوەی نەتوانن جارە چریکە پەلاماری هەرێمی کوردستان دە دیارە ئەو هاوکاریانە ئەمڕۆ لەلایەن ئێران نەبووە لەلایەنەکانی دەوڵاتانی تریشەوە وەکو ئەڵمانیا بە شێوازی خۆی لە فەڕەنسا بە شێوازی خۆی لە بەریتانیا وەروەکو باز دەکرێت لە ئەڵمانیا وڵاتانی تریش ئەمە خۆی وەڵامدانەوەکە و خوێندنەوەی ئەو پەیامەی کە جەنابی سەرۆکی هەرێم داوێتی لە نامەکەدا پێم وایە دەلیلی هەموو شتێکە لەوەی کە حتمما ڕۆلیان دیوە و حتمما کاری باشیان کردووە بۆیە شایستی ئەو سوپاس نامەوە ئەو پێزانی نەبووە کە لە نامەکەدا بۆ جەنابی ڕوحانی نردنەوە. بەڵێ کاک نازم ئەکرێ پێمان بڵێ هەڵوێستی ڕوون و جدی ئێران دەربارەی سەرهەڵدانی گروپی داعش لەم ناوچانەی عێراقدا چییە بۆ ڕای گشتی بیخەیتە ڕوو؟ من بە دڵنیایی ئێوەرەیڵێم کۆماری ئیسلامی ئێرانی لە سەرەتای دروستبوونی داعش لە سووریا تا ئێستاکە یەک هەڵوێستی هەیە ئەوش دژاتی کردن و لە ناوبردنیەتی و لە هەوڵدا لە شوێنێکا بتوانی هاوکاری چ خۆی ڕاستەوخۆ چ ناڕاستەخۆ هاوکاری ئەو لایەنانە بکات کە شەڕی داعش دەکەن. بەڵێ کاک نازم باس لەوە کرێ کە هێزەکانی پاسدارانی ئێران بەشداریەکی جدیان کردووە لە ڕوبەڕووبوونەوەکاندا لە عێراق. ئایا ئەو بەشداریە جدیە هەبووە بە شێوەیەکی ڕسمی؟ بەڵێ من وەچی پێم گوتی ئێمە لە تارانین. ئێمە لە تارانین پەیام دەگەێنین واروە ئەنجامەکەی دەگەێنین دوایە لایەنی پەیوەندیدار لەو بوارەدا لە ناو هەرێمی کوردستان و لە عێراق و لە بەغدا هاوکاری دەکەن و تەنسیق دەکەن کە ئەم هاوکاریە ئەوجابار شێوازیەکە من ناتوانم لێرەوە شاهدی بدەم پازدار هاتووە نهاتوە. من ئەوەندەی دەڵم تاکید دەکەمەوە کۆماری ئیسلامی ئێرانی لە پەیوەندێکی باشدایە لە هاوکاریکردن لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا سەربازی مرۆڤی ئاسایشی و هەمووی. بەڵێ کاک نازم ئەو گۆڕانکاریە ئیداری و سیاسیەی کە لە حکوومەتی عێراقدا ڕووی داوە چ کاریگەریەکی سلبی یاخود ئیجابی ئەبێت لەسەر پەیوەندی دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی ئێران؟ من حەز دەکەم ئەم مەسئلەیە بۆ دەنابێت ڕوونکەمەوە چونکە لە باسکردنی حەیدەر عەبادی تەواومان نەکرد. من بەلای بنەوە گۆڕینی دەموچاو گرنگ نییە. ئەمە تەجروبەمان هەیە لە عێراق لە ئیشکردن لەگەڵەکە عەلاوی بوو عینەن گرفتمان هەبوو دوایە ئیبراهیم جعفەری بوو عینەن گرفتمان هەبوو بە هەموو لایەکدا هەوڵماندا ئاغای مالیکی هەوڵماندا جەنابی مالیکی بێت ئەوە بوو گرفتەکان قوڵتر بوونەوە. ئێستاش جەنابی حەیدەر عەبادی کە هاتیە ئەگەر بە هەمان بیرکردنەوە و هەمان استراتیج ئیش بکا کە لەگەر مالیکی ئیشی کردووە پێم وایە ئەم جارەی کێشەکان قوڵتر دەبێتەوە. بۆیە فرسەتێک کەوتۆتە بەر هەمدەست هەمومان کە کاتەکان لە تازە تێکەڵ دەکرێتەوە بۆ ئەوەی کورد دیاری بکە ئەم جارەیان ئایا بە متمانەی شەخص ئایا بە ڕابردوو بۆ داهاتوو بیر دەکاتەوە چۆن لەگەر حکوومەتی ئێستاکەی عێراقی هاوکاری بکە. خۆتان پێ ئاگادارن جەنابی مالیکی هاتە هەولێرێ کە بەڕێکەوتن نامەی هەولێر ناونابانجی کرد لە بینی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود و لە بینی جەنابی مالیکی ئیمزا کرا بەڵام چی لێ جێبەجێ کرا. بۆیە بە بڕوای من ئێمە ئەبێت تەجروبە وەربگرین لەم جۆرە ڕێکەوتن نامانە ئەوەندەی بیر لە گۆڕینی بیرکردنەوە و سیاسەتی تازە دەکەینەوە نابێ ئەوەندە بیر لە گۆڕینی دەموچاوەکان بکەینەوە. ئەو دەموچاوانێک کە لە عێراق کاریان کردێ تا ئێستاکە مە سێمان تاقی کردو تۆ بێزگە لە نیزامەکانی پێشووی عێراقی کە هەرێکیان ئینقیلابی دەکرد و کودەتای دەکرد بەسەر ئەوی تراوامان بیر دەکردەوە ئەمە دێ باشتر ئیش دەکات لە ئەنجامدا هەمووی یەکە. بۆیە ئەبێ کورد بۆ خۆی بیر بکاتەوە چۆن یەکێتی خۆی دەپارێزێ و چۆنیش
سوور دەبێت لەسەر جێبەجێکردنی داخۆزیەکانی و پابەند دەبێت بە دەستوری عراقی و هەروەها چۆن دەتوانێت ئەو ڕێککەوتن نامانەی کە دەیکا بۆ ئایندە ملزم بێ بە جێبەجێکردنی چکە خۆتان ئەزانن ڕێککەوتنەکان ڕێککەوتنی ئەو نیە لە ماوەی 24 ساعت هەموو شتێک جێبەجێ بکرێ بەڵام پەیماندانە پێکتر ڕێککەوتنە لەگەڵ یەکتر دیاریکردنی میکانیزمێک بۆ جێبەجێکردنی ڕێککەوتن نامەکان گرنگترە لە گۆڕینی دەم و چاوێک گۆڕینی بیرکردنەوەکان بۆ ئایندەی عراق و پەیوەندەکانی کورد و حکوومەتی عراقی گرنگترە لەو ئاغەزەی کە ئیمزای دەکەیت کە دوایی جێبەجێ ناکەیت. بەڵام کاک نازم پێ دوان نییە حکوومەتی ئێران وەکو دراوسەیەکی نزیکی عێراق و هەرێمی کوردستانیش کاریگەری ئەبێ لەسەر گۆڕانکاریەکان لە ناوچەکەدا؟ من پێم وایە ڕابردوو ئێستاش ئەمەی ساخ کردوێتەوە کە ئیران من دەتوانم بڵێم ڕۆڵی یەکەمی دیوە لە ساخکردنەوە و یاخود بابرێن بەرەو پێشەوە چوونی پرۆسی سیاسی لە عراقدا ئەم شەهادەتە هەموو ئەیدەن هەتا خۆتان ئەزانن ئێستا بۆ ڕێبوەڕوونەوەی داعش زۆر جار باز لەوە دەکرێت کە زۆرێ هاوکاری و هەماهەنگی لە بینی وڵاتانی تر و بەتایبەتی ئەمریکا و ئێرانی شەبێ هەروکو لە کاتی خۆشی لەبیرتانە کە لە ئەفغانستان نیشا بوو بەهۆی ڕوخانی تاالبان و لە عراقی شابوو بوو بەهۆی ڕوخانی سەدام حوسێن. بەڵێ کاک نازم هەڵوێستی ئێران چییە بێ لە ئەگەری دابەشبوونی عێراق بۆ سێ هەرێم وەگەوەی زۆربەی دەوڵەتان باسی لەکەن کە ئەبێتە سێ هەرێم بۆ شیعە و سونە و کورد هەڵوێستی جدی ئێران لەو بارەیەوە چی ئەبێت؟ ئایا پشگیری ئەم هەڵوێستە ئەکات بۆ دابەشبوونی عێراق یاخود ڕەتی دەکاتەوە یاخود ئەگەر بوو لە ئەگەرێکە ئەگەر بوو ئەو هەڵوێستی چی ئەبێت؟ هەموو سیاستێک لەسەر ئەگەر قسەی لەسەر ناکرێت لایەنێکی سیاسی با بڵێن ئیدارەیەک ئەتوانێت دانیشێ بیل لە هەموو ئەگەرەکان بکاتەوە بەڵام ئێمەی نوێنەرایەتی لێرە ناتوانین هەموو ئەگەرەکان بینە پێشاگەر یەک ئەگەر هەبوو کە باس کرا ئەویش کۆماری ئیسلامی ئێرانی نەک کۆماری ئیسلامی ئێرانی حتا ئەمریکا و حتا تورکیا و حتا وڵاتانی تریش هەموو تێکیان لەسەر ئەوە کردەوە لەگەر پابندبوون بە دەستوری عراقین و لەگەر پاراستنی یەک پارچەی عراقین و جگە لەوەش خۆشمان ئێستاکە لە بەغدا سەر کۆمارمان ناردێ سوێندی خواردووە کە یەک پارچەی عراق بپارێزێ نائبی ڕئیس وزەرامان هەیە نائبی ڕئیسی پەرلەمانمان هەیە و لە هەر 62 ئەندام پەرلەمانیشمان هەیە هەمووی دەستیان لەسەر قورئان ڕاگرتێک کە یەک پارچەی خاکی عراق بوون لەبەرەوە بۆچی باسی ئەو ئەگەرە بکەن کە ئێستا خۆمان ئەو ئەگەرەمان هێناوەتە سەر ئەوەی ئەگەر عراق پابەندی دەستور بێ ئێمە یەک پارچەی خاکی عراق دەپارێزین و هەنگاویشمان بۆ ناوەکو باسم کرد بۆ ئەو شێوە ئیشکردنەکە ئێستا لە عراق ئەندام پەرلەمانمان هەیە نایبی سەرۆکوەزیرانمان هەیە پەرلەمانمان و هەروەها سەرۆک کۆماریش. بەڵێ کاک نازم ئەگەر گوێت لێبێ پێمان بڵێیت لە دواپرسیاردا ئەمەوێ ئەوە بپرسم هەڵوێستی حکوومەتی ئێران لەبارەی هاوکاریەکانی ئەمریکا مەبەستم لە هاوکاریە سەربازیەکانە بۆ بردومانکردنی مۆڵگەکانی داعش چییە؟ من پێم وایە تا ئێستاکە هیچ هەڵوێستێکی ناتەبیعیم لە کۆماری ئیسلامی ئێرانی و لە ڕۆژنامەکانی ئێران کە دەردەچێ نەدیتیە کە دژ بەو هاوکاریانە بن کە بۆ هەرێمی کوردستان دێ بە هاوکاری ئەمریکاشۆ بەڵام دیارە لە ڕۆژنامەکان لە هەندێکیان دەخوێنیەوە کە شێوەی هاوکاریەکانی ئەمریکا لە هەندێک شوێنە بریتە لە چالاکی بردومانی تیارەکانیان و ئەوش بە شێوەیەکی مەحدود ئەمە لە ڕۆژنامەکان نابەدی دەکەی و جاری وایە ئەوەش بەدی دەکەی دەڵێ ئەمریکا لەوێ دژی داعشە بەڵام بێدەنجیشە لەو تاوانانەی کە ئیسرائیل لە غەزە و فەڵەستین دەیکا. واتە حکوومەتی ئێران هەڵوێستێکی ڕسمی نییە دەربارەی ئەوە؟ وەکو خۆت وتت ئەوەی هەیە بەس لە ڕۆژنامەکانە ئەمەوێ بزانم هەڵوێستی ڕسمی حکوومەتی ئێران چییە؟ لە ڕۆژنامەکانیشە دژ نەبوون بەڵام جیاوازیەکان دیاری دەکەن لە چۆنیەتی هاوکاریکردنی ئەمریکا بۆ ئەو جۆرە ڕوودا و کارەساتانەی بە تایبەتی کە لە
خاوەرمیانە لە شەرق ئەوسەد ڕوادەن چ لەوەی لە کوردستانە چ لەوەی سووریا من ویستم بە ڕازگۆیی لەگەڵ قسە بکەم چکە و ڕۆژنامانەی ئێران ئەم شتانێک کێدایەوە تاوان بەشێکیش لەو قسانە قسەی بەرپرسەکانی کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵێ سواز بۆ نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێم لە ئێران بەڵێ بەڕێزان بەردەوام دەبین لەم ڕووماڵە تایبەتەمان پاش ناوبڕێک. NRT بۆ یەکەم جار کە وەکو کەناڵێکی بێلایەن دەرکەوت ئاواتێکی زۆر باشە خەڵکی هێنایەتی تا حەدێکی باش ئەو بێلایەنی خۆی پاراستووە. NRT ڕۆڵێکی باشی بووە تا ئێستا و داوامان وایە زیاتر ئینشاءالله ڕۆڵی خۆی بینێ بە تایبەتی لە بواری فکر و لە بواری ئەعلامێکی ڕاست ئینشاءالله دەوری باشتری ئەبێت بۆ مستەقبەلی کوردستان. سپاس و دەستخۆشی خۆمان ڕاستەی سەرجەم میدیای ئەهلی لە هەرێمی کوردستان بکەم کە لەماوەی ڕابردوو زۆر بەرپرسیارانە مامەڵەیان کردو و ئێستاش زۆر بەرپرسیارانە مامەڵاکەن بە تایبەتیش کەناڵی NRT. بەڵێ بەڕێزان لەم ڕووماڵە تایبەتە دەربارەی هەواڵ و زانیاریەکان و گفتوگۆکردنی زیاتر لەسەر بارودۆخی ئێستای هەرێم و حکوومەتی عێراق بەردەوامین لەگەڵتان و بەڕێز عەلی کەریمی چاودێری سیاسی لە ستۆدیۆ میوانمانە بەخێر بەی کاک عەلی بۆ ستۆدیۆی NRT. سپاستان دەکەم سپاس بۆ ئێوە سپاس و سڵاو بۆ بینەرە بەڕێزەکانت. بەڵێ کاک عەلی ئەمویست هەڵوێست ڕای بەڕێز لەبارەی ئەو بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان تێکەوتووە لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشدا بزانم. بەبێت بە دڵنیایی و بەبێ گومان بارودۆخێکی زۆر هەستیارە بارودۆخێکی چارە نووسسازە بۆ ئەمڕۆ بۆ دوا ڕۆژی بە تایبەت باشووری کوردستان و بەگشتی بۆ هەموو پارچەکانی تری کوردستان و بۆ هەموو ناوچەکە ئەوەی ڕاستی بێت کە ئەوەی کە من لە ڕۆژێوەڵەوە کە ئەوان هاتن و مووسڵیان داگیر کرد ئەمن لەسەر ئەو باوەڕێ بووم کە ئەمە ناتوانێت هەروە بە سوک و سادەیی ئەوەی کە لەو 18 ساڵی ڕابردوودا ئێمە دیومانە لە فەلوجە و لە ئەلقاعیدە و لە بەرەی نووسرە و لە ئەوانە ئەمە ئەمجارە ئەوە نییە کە تۆ بڵێ گروپێکی تۆرۆریستی سادە هاتوون بە 2,000 چەکدارەوە بە کۆمەڵێک پلانی تۆرۆریستی ئەوە و ئەوەی هەرچی پیاوە سەیری دەکا و هەرچی پیاوە تێی دەفکرێت ئەمە زۆر لەمە گەورەترە کە کاری گروپێکی بچووکی تۆرۆریستی بێت. بەڕێی من ئەمە کاری دەوڵەتانی گەورەیە بەڕێی من ئەوە کاری دەوڵەتانی ناوچەیە و ئەمە ئەجندایەکی تایبەتی لەبەرە کە دەبێت پیاو زۆر بە وردی بۆی بچێت. بەڕێی من لەو دەور و زەمانەدا لە ساڵانی 60 و 50کاندا تۆ ئەگە بیسپات تەحلیلی سیاسی شتێک بکەیت هێندە پێویست بەوە نەبوو کە زۆر بچینە و قوڵایەوە. تۆ دووسێ مقالەت دەخێندەوە دووسێ لێدوانت دەخێندەوە دەتوانی بزانی سیاسەتی شەرق و غەرب چیە سۆڤێت لەکوێیە ئەمریکا لەکوێیە غەرب لەکوێیە فەڕەنسا و ئینگلیز لەکوێن. بەڵام ئەمڕۆکانە بۆ لێکدانەوەی بارودۆخی سیاسی و بۆ ئەو جورە تەوەرانە کە ئێمە ڕوو بە کۆمەڵانی خەڵکی خۆمان دەمانەوێت زانیاریان پێ بدەین بەڕێی من تەنیا سەرچاوەیە کە دەکرێت تەحلیلەکانمان ڕاست بێتە دەرێت زانیاری دروستە. زانیاری مەبەستم ئەو زانیارانەی پشتی پەردەیە. ئێمە حقیقەت ئەوەیە کە من نامەوێت مەبەست لە چ جۆرە زانیاریەکە لە مەبەستم لە سیاسەتی موامرە و تەوتەیە. یعنی بمانەوێ نەمانەوێت لە دنیای سیاسی ئەمڕۆکاندا لەو مزایکەی کە دنیای بەسەردا دابەشکراوە و ئەو غەرب
یەکە فەرمانبەری ئەم گیتێ ئێمەیە هەیقەت ئەوەیە کۆمەڵک سیاسەتی نەهێنی و کۆمەڵک موامرە لە پشتی پەردە معدل هەبوو لە سیاست و لە ڕووداوەکانی جیهان و لە ڕووداوەکانی بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە بارودۆخی عەرەب و ئیسلام بارودۆخێکی مەترسیدار و هەستیاریشە هەمیشە دائیم غەرب محاولەی کردووە کە بە موامرە بە تەوتەئە سیاسەتەکانی خۆی بەرێتە پێشێ حەقیقەت ئەوەیە کە غەرب لە مێژە بەوەی گەیشتووە کە ئەم ئیسلام لە دنیادا ئاوان ناتوانێت بە سوک و سادەی بەرەنگاری بێتەوە بە 11 سپتامبەرێک بە ئەلقاعیدەیەک بە ئەفغانستانێک ئیسلام هەیە لە منتەقەکەدا هەیە و هەستیاریشەوە عەتفی کۆمەڵانی خەڵکیشی بەرەو خۆی بردووە بۆیە بەشی زۆری سیاسەتەکانی غەرب بە شێوەی موامرە دەڕاتە پێشێت من لە ڕۆژێوەڵەوە گومانم هەبووە لە مەسەلەی داعیش و کە داعیش هات مووسڵی گرت دوایە بەرەو ئەمبار و بەرەو جنوب دەڕۆی هەمومان چاوەڕێ ئەو بن کە کەی دەگاتە بەغدایە ئەها ئەوە گەیشتە بەغدا بەڵام یەکزێ جێڕەکە گۆڕدرا و ڕووی لە کوردستان کرد ئێمە دێرەدا بەڕاستی زۆر جار پیاو هەز دەکا کە کورد بێکەسە زۆر جار پیاو هەز دەکا کە کورد ئیتر لە هەمووان دیواری کورتترە ڕۆژی ئەوەیە کە بە یەکێتی خۆمان بە هەموو توانای خۆمان بە هێزی سەربازی و عەسکەری و پێشمەرگەی خۆمان ئیتر بەوەی بە دنیا بسەلمێنین کە نادیواری ئێمە شێندە کورد نیە. بەڵێ کاک عەلی باست لەوە کرد کە دروستبوونی ئەم هێزە بە جۆرێک لە موامەرە چاوی لێ ئەکرێت ئایا پێ وایە ئەمە موامەری دەوڵەتێک یاخود وڵاتێکە دژی عێراق و هەرێم؟ نا ئەمە مەسەلەکە تەنیا عێراق نیە عێراق وجودی نییە عێراق چیە عێراق وڵاتێکی زەعیفی ئەوە تاوا دەبینەوە دوێنێ پێرە لە بەغدایەوە کەس بە کەس نییە ینی نەیتوانیوە بەرەنگارێکی بچووکی ئەوە چ دەوڵەتێکە کە نەتوانێت بەرەنگاری گروپێکی تروریستی 2,000 کەسی بکاکە لە مانگی حوزەیراندا هات مووسڵی گرت بە 2-3 ساعت ئەمە ینی دەوڵەت نییە بەڕاستی ینی بە شتێکی زایری و فۆرمالیتە دانراوە بە نێوی عێراق کە هەر کاتێکی پێ ناخۆش بێت زۆر بە سادەیی دەتوانن لەسەر ڕێگای لابن حەقیقەت ئەوەیە کە مەسەلە ئیسلامە مەسەلە ئیسلامە ئەمە بە خۆمان دەزانین لە ساڵی 79 ئیسلامی سیاسی بە شۆڕشی گەلانی ئێران خومینی هاتە سەرکار و ئیسلامێکی سیاسی لە ناوچەکەدا بە نێوی شیعە دامەزران ئێمە وە 35 ساڵە ئەم ئیسلامە خۆ لە ڕۆژی ئەوڵیشەوە خومینی نەیشاردەوە کوتێ من ئیسلام منتەقیل دەکەم ئیسلام سادر دەکەم بۆ سعودیە بۆ لوبنان بۆ سووریا بۆ هەمووی ئەوانە و لەسەر ئەو خەتەی خۆی ڕۆیشتووە بمانەوێ نەمانەوێ میحوەرێکی زۆر بە قووەتی شیعە بە سەرکردایەتی ئێران دروست بووە ئەمڕۆکانە ئیتر پێم وابێ باڵانسی هێزەکانی ئیسلامی بەو وەزعی کە عێراقیش تێیدا کەوت و بەو وەزعی کە سووریاش تێکەوت ئەمە بوونی موامرەیەکی گەورەی لێدێ کە بڕێ یعنی پێ وایە دروستبوونی ئەو میحوەرە شیعی کە باست کرد کاریگەر بووە بۆ دروستبوونی هێزێکی وەکو داعش بە دڵنیایەوە بە دڵنیایە چکە ئێمە ئەگەر لەبیرتان بێت ئێمە هەر لە زۆوە غەرب بیستوێتی لە منتەقەدا لە کوردستانێکی زۆر زۆر بچووکی ئێمە کە سێ پارێزگا بووین لە ساڵی 96 لە 90ەکاندا هەموو وڵاتانی ناوچە و بە تایبەت غەربیش حەولیاندا کە باڵانس لە بینی ناوچەی سەوز و زەردا ڕابگرن لە سیویەکی ئابکەوە بە زوویی ساڵوەگەرێتی ینی بە ئاشکرا دیار بوو کە زۆربەی وڵاتەکان لە پشتی ئەوەن کە نەیەکێتی بڕوخێ نە پارتی بڕوخێ باڵانسێک ڕابگیرێت ئەم پێم وابێ ئێستا کوونیە غەربیش گەیشتۆتە ئەو قەناعەتە کە دەبێت دەوڵەتێکی بە قووەتی سونە لە منتەقەدا دروست بێت و هەمووی ئەم سنوورانەی کە کاتی خۆی لە پەیمانی ساکسپیکۆ ئەو وڵاتی ئاوە بە زوڵم و بە زۆر بە بێت چاولێکردن لە ئەوزاعی خەڵکەکەی ئەو ناوچانە دابەش کرد و کوتکوتیکردن پێم وابێ ئێستا کوونیە گەیشتوونە ئەوەی کە دەبێت نوعێک ئاڵوگۆڕی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بێتە بەڵێ کاک عەلی لە سەرەتای وەڵامەکە تا باست لەوە کرد کە ئەم بارودۆخە بارودۆخێکی چارەنووسازە پێت وایە بۆ کورد چارەنووسازە بەلایەنە سلبیەکەیە یاخود ئیجابیەکەیە دەتوانێت هەردوو لای بێت چۆنی دەتوانێت هەردوو لای بێت ئەگەر ئەوەی کە ئێمە کامیان بە ڕێژەی زیاتر بە سلبیەکە یاخود ئەوەی کە ئێمە لە دەستپێکەوە دیتمان دەزانین چۆنە وەختێک مووسڵ گیرا کۆمەڵک دەنگ بوو کۆمەڵک دەنگ هەبوو دەنگی زۆر ڕەستەن و شەفافیش کە بابەش داعیش هاتۆ کاری بە ئێمەش کۆمەڵک دەنگ هەبوو کتان ناکاک
کاری بە ئێمە نییە و ئەمە خوا نیعمەتە و بۆمەی ناردۆ و ئێمە ئەو ناوچانەی کە بە خەویشماندانە دەهات بیانگرینەوە مادەی 140 و شنگار و چوزانم کرد ئەمە ئێستا کونی وەرمانگرتوێتەوە زۆر سپاس و ئیوا بوو وەها تون دەڕۆیی هەرما بوو بڵێن لەبەیک بۆ داعش سپاس بۆ داعشی و جۆشمان لێ بوو لە فەیسبوک و لە میدیای سێبەر و ئەوانە بەڵام کۆمەڵک دەنگی شەبوو بەڕاستی کۆمەڵێک دەنگی شەبوو هەر ئەو کاتی هاوار کرا من خۆم شخصا لە سەوتی ئەمریکا هاوارم کوتم دەبێ ئەمە ئەوە وەکو موامرەیەکی نێونەتەوەیی بۆ هەموو ناوچەکە سەیر بکرێت و دەستی گەورەی تێدایە الحەق پیاو دەبێ حەقیش بڵێت کۆمەڵێک هێزەکانی کوردستان باشووریش ئەو دەنگیان هەبوو بەڵام حقیقت ئەوەیە کە پارتی خۆشببین بوو بەوەی کە داعش خوا نردوێتی و بمانەوێ نەمانەوێ ئەمڕۆکانە هێز بۆتە هێزێکی سەرەکی لە کوردستان جا بە خۆشی خۆی بێ بە چی بێت بە زعفی برادرانی تر بێت بۆتە ئەوەی کە قسەی ئەوڵ و ئاخر دەکات جوی نەدایە دەنا تۆ وەرە چ لە باری ئەسکەریەوە چ لە باری سیاسیەوە تۆ داعش هاتۆ بە تەنیشتدا ڕۆیشتۆ مووسڵی گرتو ئەی تۆ نابێ ئەو ناوچانەی دەوروبەری خۆت هیچ نەبێ ئەگەری وەدا بنێ کە پڕیشکت وێ بکەوێت ئەدی خێرە ئەتۆ شنگارێکە مرکزی ئەو هاتوچۆیەیە و دەزانی کە نقطێکی استراتیژیە لە پەیوەندی لەگەڵ کوردستانی خۆراوە و ئەوە دەبێتە شاڕەیەک بۆ کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان و دەبێتە شاڕەیەکیش بۆ ئەم سیاسەتەی دەوڵەتی ئیسلامی کە ئەوان پێویستیان بەو شاڕەیەیە چ بۆ گواستنەوەی نەوت چ بۆ دامەزرانی دەوڵەتەکەیان و فاکتەری گرنگیش گاڵتنەوەی نەوتە بەڕاستی بۆ داعشش و بۆ هەموو هێزەکانی دیکە ئەی ئەتۆ خێرە دەو کاتەیدا تۆ ئەوەندە حسابی ئەوە نەکەی بەڵکو پرشکێکم یەکەوت هێزی خۆم لەو دەوروبەرانە قایم دەکەم دیوار دروست دەکەم ئەی کاکە تۆ خێرە تۆ لەسەر خەندەق لەسەر ڕۆژاوای کوردستان دروست دەکەیت دەباشە بە تۆ بەس بە کۆمەڵانی خەڵکی کوردستانت کفایە من وعدە دەدەم لە هەر چوار پارچەی کوردستان خەڵک دەهاتوەکو کرێکار خەندەقی بۆ لێ دەدەیت ئەتۆ خەندەق لێدا بای بەڕووی وڵاتانی متەتەڕف بەڵام پێم وابێ لە سنووری کەرکووکە خەندەق لێدرا کاک عەلی لە بینی کەولێر و کەرکووک لێدرا ئەمە خەندەقە چی بوو ئەو خەندەقەی قە لێژدرا ئەری قازان زمان لێ دیت لە شەڕی داعشدا ئێستا کۆمەڵانی خەڵک حەقی خۆیانە بڵە زۆر چاکە کاکە ئەم هەموو خەڵکە دژت بوو ئەم هەموو خەڵکە کوردی خۆراوە هاواریان کرد کاکە خەندەق لێمەدا خەندەقەکەتان لێدا یعنی پێ دوای حکوومەتی هەرێم سیاسەتێکی گونجاوی نەبووە لە بەرامبەر داعشاوە سیاسەتێکی توندوتۆڵی نەبوو پێشبینی ئەوەی نەکردووە کە هێرشە کاتە سەری ئەزانی چۆنە بە دڵنیایی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هێزانن کە لە ساحەکەن بەڕاستی بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نە لە باری ئەسکەریەوە استراتیژێکی ڕێکوپێکی درێژ مدەتی هەبووە نە لە ڕووی ئابووریەوە هەیبووە کەوە تا دەبینین کە دوو ڕۆژان مالیکی بەزممان لێ دەگرێت ئێمە مەعاشمان لێت کەوابێ ئێمە استراتیژێکی ئابووریشمان نەبووە بە درێژایی لە ساڵی 2023 کە بودجەیەکی یەکجار زۆرمان بواتوە وەنە استراتیژێکی سیاسیشمان هەبووە بەڵام کاک عەلی ئەگەر ئەوەت بەبیر بێنمەوانێ نازام توا گەدار بیان نا مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کاتێک کە داعش هێرشی کرد بۆ سەر ناوچە عەرەبیەکان بە ئاراستەی ناوەڕاست و باشووری عێراق باسی لەوە کرد کە ئەوان 6 مانگ لەوە و پێش مالیکیان لە خەتەری داعش ئاگادار کردوێتەوە بەڵام تۆ باس لەواکەی کە لە بەرامبەرەوەی کە ئەوانیان ئاگادار کردوێتەوە خۆمان سیاسەتێکی گونجاومان نەبوو بەرگریەکی تەواومان نەبوو یاخود چۆن بڵێیت سینێکمان نەبووە کە تەواوی بەرگری ماوە توخوا ئەوەی کاک مەسعود کوتی ئەمە ئاگادارکردنەوە بوو یا هەڕەشە بوو کاک ئەو هەڕەشەی لێ کرد کوتی سێ مانگیجەکە پێ دەڵم چەند لێ بەسەر دێت ئەمە بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە ئەم پیاوە لەو موامرەیەدا بەشدار بووە تێدا بوو و ئەگەر لە بیریشتان بێ کاتێک کە مووسڵ گیرا مووسڵ یعنی لە هەولێر زۆر ئەرغەیان بوو هەولێر هیچ مێشیشی لێ میوان نەبوو و ئەوەی کە ئەمە دەمان بیست دەنگۆکان زۆربەی مەحافظی مووسڵ و جەماعەتی متەتەڕفی سوندە و ئەوانە لە هۆتێلە 5 ئەستێرە و 6 ئەستێرەکانی هەولێرێ دەحاوانەوە یعنی ئەمە استراتیژ نییە استراتیژ ئەوە بوو کە دوای شەڕی مووسڵ دوای داگیرکردی مووسڵ کورد هاتپای بەو هێزە زەبەلاحەی پێشمەرگەوە کە من هەڵبەتە پێشمەرگەکە حقیقەت ئەوەیە کە دابەش و بەسەر دوو هێزی گەورەدا یعنی هەر هێزەش بۆ خۆی ئەرتەشی غوزەیشی خۆی هەیە و پێشمەرگەی خۆی هەیە ئەو مشکلە نییە ئەوە بۆ تەوەرێکی دیکە بەڵام دەبوو ئەوان ئێمە کاکەمەوە لە ساڵی 92 لێرەی دەزانین ناوچەکە دابەش بووە ئەوەی کە لە شنگار قەومان لە ژێر
هەیمەنە و سەیتەرەی پارتی دموکراتی کوردستان داقەوماوە خۆ یەکێتی ئەم قووەتەی نییە کە لە جەولایەتی ئەو هەیمەنە و هێژمۆنیشی نیە لە منتەقەکانی شەنگار و منتەقەکانی بادینان و ئەو منتەقەی ئەوەی لەژێر دەسەڵاتی پارتیدایە دەبوو جا چ بە یارمەتی یەکێتی و هەموو پێشهێزی پێشمەرگەی کوردستان و چ بۆ خۆیان دەبوو پلانێکی تۆکمەی وایان دانابایە کە هیچ نەبێ حیسابی دە 12 سەعاتیان کردبایە ئەگە تووشی قەیرانێکی ئەسکەری ئاوا گەورە بن هیچ نەبێ بتوانن ژن و منداڵ و خەڵکەکە دەرباسکەن ئەمە ئەو ڕۆکانە عەتفی میلەتەکەمان ئەوەندە لەستەرەیە ماڵیان ئاوا بێت عەتف بۆ پێشمەرگە ئەوەندە گەورەیە کە زۆرێک وەکو ئێمە ڕەخنەگران هەر نامانەوە قسە بکەین نامانەوێ بە هیچ شێوەیەک لە ورەی خەڵک و پێشمەرگە بێنی نەخوارێ و هەمومان کەوتوینە سەر ئەو باوەرەکە باشە پێشمەرگە وابکە بەڵام هەیقەتەوە بوو پارتی دەبوو پلانێکی تۆکمەی هەبایە کە شەنگار ئاوە دەستی داعش نەکۆت بایە بەڵێ کاک عەلی ئەگەر باز لەوە بکەین لە دوا پرسیارامەوێ باسی ئەوە بکەین کە وەگەزانین هێزەکان لە ڕۆژ ئاواش و لە باکووریشەوە بەشداریان کرد لە شەڕی دژی داعشدا لەگەڵ هێزەکانی پێشمەرگە ئەی بەپی زانیاریەکانی تۆ هێزەکان لە ڕۆژهەڵاتەوە تا چەند بەشدار بوون لە شەڕی دژی داعشدا و لە ئێستادا بەردەوامن دەزانین چۆنە ئەوەی مافێکی بەبێ ئەم لە ئەولای هەموو تاکێکی کووردە لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەمووی جیهاندا کاتێک تۆ ناتوانی پێش بە عەرفی من بگری تۆ ناتوانی بە من بڵێ عەلی تۆ مەسەلەن فڵان کەست خۆش نەوێت ئەوە عەلاقەی بە خۆمەوە هەیە من سۆزم بۆ کوردستان هەیە من عەتفم بۆ کوردستان هەیە تۆ چۆن دەی پێش بە من دەگری کە ئەمن خەتەرێک کەوتۆتە سەر دایکی نیشتیمان واتە بەشداریان کردو هێزەکانی ڕۆژهەڵات ئەمن پێم وابێ ئەوەی کە پەیەدە و پەکەکە و برادرانی باکوور کردیان جێی خۆی بوو هەر ئەوەمان چاوەڕان لێ دەکردن و ئەوەی کە برادرانی ڕۆژهەڵات دەیکەن و ویستیان بیکەن دەبوو بیکەن و ئەمن بۆ خۆم دوی نەشەوێ هاتوومەوە دەزانم کە بە سەدان کۆنە پێشمەرگەی فەرماندەی عەسکەری حیزبەکانی دموکرات و کۆمەڵی ئێرانێ بەشدارن لەگەڵ هێزەکانی پێشمەرگە نەخێر تا ئێستا ئیجازەیان پێ نەدراوە هەتا ئەو چێ ئیجازەی پێ نەداون هێزەکانی کوردستانی باشوور هێزی پێشمەرگە ئیجازەی پێ بۆ کارەکەی چییە لە کاتێکا پەکەکەش و ڕعایەتکردنی ئێرانە هۆکارەکەی ڕعایەتکردنی ئێرانە ئێران لەسەر خەتە ئاغای قاسمی سلەیمانی بۆ خۆمان دەزانی کە هەموو ڕۆژە لێر ێودێ و دەڕوە ئەو دەڵێ ئەگەر ئەم ئیجازەیە بدەین بە دموکرات و کۆمەڵەکان کە 20 ساڵە لە ئوردوگادا دانیشتون و ئاوا منفعیل بوون و ئاوا پاسیڤ بوون ئەمە فرسەتێکی مێژووی دەبێت وایە فرسەتێکی زێڕین دەبێت کە خۆیان زوندووکەنەوە دووبارە عەتفی کۆمەڵانی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان زوندووکەنەوە و بۆ خۆیان لە ئوردوگا بێنە دەرێ و بێتە مەجالێک بۆ بە قووەتبوونی خۆیان ئێران دژی ئەوەیە کە ڕۆژهەڵاتی کوردستان بێ بەشداری ئەم شەڕە بکات بەڵام ئەگەر من لە جیات هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بم ئەم ئیجازەیە بە کەس نادەم وڵاتی خۆمە کوردستانی خۆمە نیشتیمانی خۆمە دایکی نیشتیمان دە خەتەردایە دەبێ بێنە سەرخەت ئیجازەم دەدەی ئیجازەم نادەی کەیفە خۆتە من دەستم لە پەنایەکەوە دیفاع لە دایکی نیشتیمان دەکەم بەڵێ سوپاس بۆ عەلی کەریمی چاودێری سیاسی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمان بوو سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بەڵێ بەڕێزان با ڕووماڵێکی تایبەت لە کاتژمێر 4دا و بەگەیاندنی هەواڵ و زانیاری زیاتر لەگەڵتان بەردەوام دەبین بینەرمان بن